لە شاری سلێمانی زیاتر لە 7600 کۆمپانیای ناوخۆیی و بیانی هەیە. هەر یەک لەم کۆمپانیانە لە بوارە جیاوازەکاندا کار دەکەن و ئونەتە دەرفەتێکی باش بۆ ڕەخساندنی هەلیکاری چەندین کەس و بەهێزکردنی ژێرخانی ئابووری ئەم شارە. هەروەها لە ئێستاشدا چەندین کەسی دیکەش لە هەوڵی دامەزراندنی کۆمپانیادان. بەڕێوەبەری کۆمپانیەکانی سلێمانیش دەڵێت ئەگەر لە داهاتوودا کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێت ئەوە دامەزراندنی کۆمپانیەکان ڕوو لە زیادبوون دەکات. سەبارەت بە تۆمارکردنی کۆمپانیا ئێستا تۆمارکردنی کۆمپانیا بۆ بە سیستمێکی ئەلکترۆنی سیستم ئەلکترۆنیەکە بە تەنها ئەوەی کە کێشە هەبێ زیاتر ناو تۆمارکردنەکەیە ناوەکە بەهۆی چەند لایەنێکی پێویستە یە کۆمپانیا تۆمارکردن ئاسان بووە و ڕێکاری یاسایەکانی وە پێم وایە لە وەزارە لە هەوڵی ئەویان سیستمەکە زیاتر بگۆڕن دەستکاری کەم بۆی ئاسانتر بکرێ چەندێک تۆ دامەزانی کۆمپانیا و دروستنی کۆمپانیا ئاسان بکەیت دۆزینەوەی هەری کارە بۆ خەڵکی وەکو فرسەی دۆزینەوەی کارکردنی کەسێ بێکارێکی دەستکەوێت لەبەرە زۆر جارە پرسین بۆ کۆمپانیا زۆرە هیچ کێشەی نیکە کۆمپانیا زۆر چۆ کۆمپانیا زۆر بیاکەم بێ کۆمپانیا کارەکە بازیەوەی کار ناکە باز نایە. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیش دەڵێت لە ئێستادا خاوەن کۆمپانیەکان چەندین کێشە و گرفتیان هەیە پێویستە بەردەوام بەرپرسانی هەرێم کار بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بکەن و لە نزیکەوە جۆ لە داواکاریەکانیان بگرن. مەڵێ مەعاناتی گەورە هەیە کە لایەن ژووریشێتی ژوورە بازرگانەکان هەیە کە ڕۆژانە خەڵک مەعاناتی هەیە سەدانی ژووری بازرگانیەکە ئەوان نەگەت زیاتر لەگەڵ کەتی تایبەتە کۆ ببنەوە ئەو کێشە گرفتانەی کە هەیە لە کۆمپانیەکان لە باجەکان لە کێشەی ناوی بازرگانی عەلامەی تیجاری لەو کەسانی کە ئانەوێ پرۆژەی وەبەرهێنانی کشتتوکاڵی پیشەسازی بکەن ئەبێ ئاگادار من لەوانە بۆی کار ئاسانی بۆ خەڵک بکەن دەیان پرۆژەی پیشەسازی کشتتوکاڵی لەم دەبەری ئێمە دروست بێت. هەرێمی کوردستان هاوشێوەی بەشێک لە وڵاتانی جیهان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیا و لەباری کەشوهەواکەی خاوەن ژێرخانێکی ئابووری بەهێزە لە ڕووی پیشەسازی و کشتتوکاڵیە و دەتوانرێت وەک سەنتەرێکی وەبەرهێنا پشتی پێ ببەسترێت. هاوکات ڕۆژی نوێی ئەم مانگەش جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بازرگانی و پیشەسازی و سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کۆبەوە بە مەبەستی کار ئاسانی زیاتر بۆ دامەزراندنی کۆمپانیەکان و نێشتنی ڕۆتین و زیاتر هاوکاریکردنی کەرتی تایبەت. هێمن کەمال، کورسات نیۆز، سلەیمانی.